ئەم پارەیە ئەگەر نەیبەخشی چی لێ دێ ئەگەر بیهێڵیتەوە چۆن بۆ گەنەکات چۆن ئەمێنێتەوە کەستان بینیوە لە ماڵی خۆیان بڵێ بەخوا ئەم پارەیە چاک بووە بە تەوق بە ملمەوە لە کۆڵم نابێتەوە هەدەم قسەیەتان بیستووە وەرە خەڵک چۆن دریە بە پارە بڵێت تەوق باوکی من عادی بزانم چێ وەڵڵا با بێنێ بۆ لای ئێمە ئەگەر تەوقە بۆی سەرفەکەین بەسەر ئەو چاوانە خوای گەورە فەرمێ ولا يحسبن الذين يبخلون بما آتاهم الله من فضله هو خيرا لهم بل هو شر لهم سيطوقون ما بخلوا به يوم القيامة فمي أو باريك للدنيا يدوليان لها وبيبخشنوا تون شونيا لقائمة كردو كويانا كردوا لقيامتها أبي بطوقي كوشة مليار لكوليان نابتوا باري زكاتي لنا دي أو نقرصة أو نتشلكنا أو نبيسة أبي بطوقي كوشة ملت سيطوقون وأتأبي بطوق لملي نابتوا سبحان الله متى يساء من نزاني بو كباري هاتون باري أو نقرصة سوێنتان لەسەرم نییە ئەم جارە لە سەفەری عەمرە بووم گەڕامەوە کە گەیشتینە دەوحا بە ترانزیت لە تیارەکەیە پیاوی جانتایەکی پێ بوویستی سەری پاسەخەی خا کۆرە منیش بینیم فەقیرە جانتاکە بە دوای خۆیان بە کێشەکە بە قورئان جانتاکەش زۆر گەورە نەبوو کۆرە وتم گوناحە با دەستێکی لەگەڵا بەمێ پڕی نەبوو ئاوا دەستم نیایە یەکسەر قچە لە پشتمەوە خۆش دەزانم دوکتۆرشت تۆزێ ناسکن قەت فێریشی کاتی نەبوون باوەڕم پێ بکە حتا ئێستا پشتمێشی کۆرەوتم مەملەکەتی وەران بێ ئەوە چی تایە جانتایەکی بچکۆلە چی وەڵا 200 و شتێ کیلۆ ئاتونی تایە باش بووە قورسە بەقەل یەک بەرمیل قورس بوو لا إله إلا الله اینجا وەرە لە قیامەتە ئەمە بکرێتە تەوق بکرێتە ملێ بۆچکە زەکاتی لێ نەیاوە هەر شتێکی زەکاتی لێ نەی زۆر قورسە بێ واتە ئەم تەڵایە ئەبێ بە تێڵا اینجا بکوتە لەسەری لە کۆڵێ نابێتەوە خۆی گەورە فەرمێ ئەمە ئەبێ بە تەوق واتە بە تەڵای و بە ئاتونی نامێنێ ئەبێ بە جەندرمە و ئەکەوێتە گیانی تۆ ئەو پارەیەکشی کە سووکە و زەکاتی لێ دەرکردووە ئاکە خۆتە شۆڵی وەڵاهی خێرە بنوویسە وەڵاهی لەشم سووک بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ كل امرئ تحت ظل صدقته يوم القيامة هەموو ئینسانێ لەژێر سێبەری چاکە و خێرەکەی خۆیایەتی لە ڕۆژی قیامەتە واتە لەو ڕۆژەیە کە خەڵک هەمووی لەبەر ئاگر و لەبەر خۆری جەهەنم و ناڕەحەتیەکانی قیامەتایە کەسی ئاوا وەستاوە کەسێرەکەین هەورێ بەسەرێوەیەتی ئەو هەورە جوانە بۆ سووکیە سێبەری لەسەر ئەم کردووە خەڵکەژێ لەژێر سێبەرەکەی دانیشێ ئەڵێن کاکەوە چییە ئەڵێن وەڵا خێری کردووە هەرچی خێری کردووە هەرچی پارەی بەخشیوە هەرچی ئاتونی بەخشیوە بەرز دەبێتەوە ئەچێتە ئەو سەقفەی سەرێوە هەورەکە سەری گرتووە خەڵک پێی سەیرە باشە ئەو هەورە بووە ئەڵێوە چییە ئەڵێ وەڵا خێرەکەی خۆیەتی خێری واتان بینیوە ئەو نەسووک بێ بەسەرسەرەوە پشۆ زەکاتی لێ درراوە پارەکە سووک بووە بەرز بووەتەوە بۆ ئاسمان شتێ سووک بوو بەرز دەبێتەوە شتێکیش تۆ لە دنیایە بە قورسی گرتووتە هەر قورسە لەسەرت ناڕەحەتە خی گەورە فەرمێ یەوەد المجرم لو يفتدي من عذاب يومئذ بچی ببەنی خۆشەویستترین شتدا ئینسان چییە مناڵەکەیەتی ئینسان لە هەموو شتێکا درێغی کا لەوانەیە باوکی دایکی دای پارەی لێ بکەن بەڵام قەت درێغی لە مناڵەکەی ناکە وەنیە هەموو شتی بۆ مناڵەکەیەتی هەرچی خۆشیەتی بۆ مناڵەکەیەتی بەڵام لە قیامەتە یەوەد المجرم ئەڵێ خوای ئەو مناڵم بەرێ لو يفتدي من عذاب يومئذ ببنيه ئەڵێ ئەمە بەرن بۆ جەهەنم بەست خوا خۆ منە دووەم پارە لە چی ئاسەرفێکە لە خێزانیە وەصاحبەته دووەم دەستکرانەوە بۆ خێزانە اینجا ئەگەر لە ماڵ و مناڵ و خێزانی خۆت رازا چێیە و ئەخی اینجا برا کەشتەکەی بە قوربانی ئەوەی کە لە دنیایە پارە و تیا سەرفەکردن ئیساکەنە حەزەکەی بدرێتە دەستت لە جەهەنەما بیخەیتە ژێر خۆت بۆی قاچە نەسووتێ بۆی کە مێشکێ پێوەی گڕ نەگرێ خی گەورە فەرمێ کەلا ئینەها لەظە ئەو ئاگری جەهەنم لەظایە ئاوا بڵێسە ئەیە
نەزاعەتەن لیشەوە بەجارێ پلە گۆشت دەرێنێ پلە گۆشت پەناگرم بەخوا تدعو من ئەدبەڕ وتەوەلا وەرە بۆ چۆچیت وجمع فچی فأوعى بەس پڕیکە بەس تێیکە بەس خەزنیکە بەس بیکەرە قاسەوە بەس بیخەرە ژێر زەمینەوە بەس بیخەرە تورەکەوە بەس بیخەرە ژێر سەتەوە بیخەرە بانکەوە نیڵی ئەم پارەیە فوتێ هەڵگیرە جەمع چی فأوعى الله نازانی لە قیامەتە ئەم پارەیە بێ بە ئەو نەقورسە بێ لەسەر شانت بۆ چکە حەواڵەم نەکردووە هەر کۆ کردوتەوە هەر تێو خنیوە ئەمە قڕ بەسەرێکەیە سایقێکی هیندی هەبوو سایقی پیاوێکی دەوڵەمەند بوو ئەڵێ قەت ئەم پیاوە دڵی ناهاو لە پارەکەی سەرف بکات چکە ئیمانی بەخوا نەبوو هەر پاری کۆ کردەوە هەر پاری کۆ کردەوە هەتا وەکو ڕۆژێکیان وفاتی کرد مرد کە مرد من نزیکترین کەس بووم لە خێزانێەوە لەگەڵ خێزانی ڕێکوتمەوە بۆ شوم پێراکە کۆرەوتی وەڵام مردوولۆ پاکتر ناشۆرێ مردۆ کۆنەکە نامردۆ تازەکە تەوان وەڵا هێنام و خواستم وت و بووم بە خاوەنی ژن و کۆمپانیا و پارە و هەموو شتێ وتی تا ئەو کاتەوە مزانی من لای کابرای دەوڵەمەند ئیشەکەم دوایی نەمزانی ئەو لای من ئیشەکە تا ئێستا حرەسی پارەکان بۆ منی کۆ کردوێتەوە ماڵی ئاوا بێخوا بەڵێ بۆ چکە نازانی ئەم پارەیە حەواڵەکە